خۆشەویستان فستیڤاڵی پاییزەی خواردنە خۆماڵیەکان و دەستڕەنگینی نوێ لە شاری سلێمانی ئەنجامەدرێت. هاوکارمان سەرکۆ لە نێو فستیڤاڵەکەیە بۆ خستنە ڕووی ئەو زانیارانەی کە لە نێو فستیڤاڵەدا هەیە، خواردنە کوردەواریەکان کە ئامانن کە لە نێو فستیڤاڵەدا پێشکەش دەکرێت، دەستڕەنگینیەکان کە ئامانن کە تیایدا خانمانی دەستڕەنگین یان کەسانی دەستڕەنگین کارەکانی خوانی تێدا دەخەنە ڕوو. ئەمانە و کۆمەڵێک بابەتی تر بۆ هاوکارمان سەرکۆ بەجێدێڵین. سەرکۆ بانیر باش سڵاو لەبێ فستیڤاڵەکە لەکوێ بۆ ئەوەی کەسانێک کە ئێستا لە ڕێگەی شاشەی ڕۆژی کینۆ دەیان بینن بێن سەردانی فستیڤاڵەکە بکەن و خواردن و دەستڕەنگینی زیاتر فۆکس لەسەر چ بابەتێکی کوردەواریە؟ بینەرەکانمان بێت. من ئێستا لە سەرای سلێمانی لە حوشەی سەرای سلێمانیم کە لێرەیە فستیڤاڵێک بەڕێوە چێ فستیڤاڵەکە بێگومان لە کۆمەڵێک کاری دەستیە خۆی بینێتەوە و بێگومان کۆمەڵێک خانم و کۆمەڵێک کەس لێرە بە کارە دەستڕەنگینیەکانیان بەشداریان کردو. لە هەمان کاتیشە کۆمەڵێک خواردنی وشکراوە لەم فستیڤاڵەیە خراوەتە ڕوو بۆ ئەو کەسانی کە سەردانی فستیڤاڵەکەن. لە دوێنێ ئەو فستیڤاڵە بەردەوامی هەیە و خەڵکانێکی زۆر سەردانیان کردووە و ئێستاش ئێمە کامڕۆ بەیانی و سەر لە بەیانیە ئەو کەسانی کە لێرە بەشداریان کردووە لە ئامادەکاریان بۆ ئەوەی کە هەمویان مێزەکانی خۆیان جارێکی تر بڕازێنەوە و ئەوەی کە خۆشیان ئاماژەی پێیان پێش ئەوەی کە من لەگەڵ ئێوە بینەرەکانە بەرداوام کۆمەڵە گفتوگۆمان کرد ئەڵێ دوێنێ ئەوەی جێگەی خۆشحاڵی بۆ خەڵکانێکی زۆر سەردانی ئێرەیان کردووە. من حەزەکەمەوەتان پێ بڵێم ئاری ئەوەیە کە لێم فستیڤاڵەیە کۆمەڵە تایبەتمەندی تایە. ئەم فستیڤاڵە لەلایەن ڕێکخراوی ئیڤانەوە کام ڕێکخراوە هەستاوە بەبێ بەرامبەر کار ئاسانی کردووە بۆ ئەو کەسانەی کە دەستڕەنجین، ئەو کەسانەی کۆمەڵی خواردنی وشکراوی پاییزیانی هێناوە بەبێ بەرامبەر بتوانن لێرەیە کەلوپەلەکانیان خواردنەکانیان بخەنە ڕوو و لێرەشا بتوانن هەندێک لەو خوارد و کەلوپەلانە بفرۆشن بۆ خەڵکانی ئارەزومەندیان هەیە. ئەنجام من بۆی زیاتر زانیاری وەربگرم و ئەم فستیڤاڵە تاکەی بەردەوامە بێت و خەڵکانیش لە کاژمێر چەندەوە بۆ چەند لێرە ئامادە بن بۆی کە بتوانن کارەکان ببینن. ئەچمە لای خاتو ئیڤان کە خۆی وەکو سەرپەرشتیاری فستیڤاڵەکە لێرە ئامادێ. هاتو ئیڤان بەیانی باش سڵاو. بەیانی خۆشتان باش، سڵاو لە بەرنامە جوانەکەتان، سڵاو لە کەناڵی کورسات. بەڕاستی دایم هاوکاری گەنجان و ڕێکخراوەکانن. زۆر زۆر سپاس. ئێمەش دەستخۆشی لە ئێوەکەین لە دوێنێەوە ئەم فستیڤاڵە کراوەتەوە لە سەرای سلێمانی. کردنەوەی ئەم فستیڤاڵە تا چەند ئێوە وەکو ڕێکخراوەکەتان وەکو سەرپەرشتیارێک دەرفەتێک بۆ ئەم خانمانە بۆ ئەم کەسانی کە لێرن کە بتوانن کارەکانیان لێرە نمایشکەن و لێرە شابتوان هەندێک لە کارەکانیان بە خەڵکانێ بفرۆشن. بەڕاستی من دڵخۆشم لە دوێنێەوە کە ئەم کارم کردووە خۆبەخشانە بۆ ئەم گەنجە جوانانە دەست و ئەوەیەکی جوانیان هەیە، دەستڕەنگینیەکی جوان شتی جوانیان نمایش کردووە. بەڕاستی خۆشبەختانە خەڵکێکی زۆر سەردانیان کردووە، ئیسیفادێکی باشیان کردووە. من دڵخۆشم بەوە، یعنی هیوادارم نەک من دایانی وەکو منیش کاری وایان بۆ بکاتەوە و سودمەند ببن و شتە جوانەکانیان نمایش بکەن و کولتوری خۆمان دایم ڕابگرین و دایم بە جوانی نیشانی خەڵکەکەمان بین. زۆر باشە. لەگەڵەوەی کە ئێوە وەکو ڕێکخراوەکەتان ڕێکخراوی ئیڤان و لە هەمان کاتیشا خۆت سەرپەرشتیاری ڕێکخراوەکەی، ئامانجی سەرەکی ئێوە چییە بۆ ئەوەیە کە دەرفەت بن بۆ کەسانەی کە دەستڕەنجینن، دەرفەت بن بۆ کەسانەی کە کۆمەڵی خواردنی وشکراوی پاییزیانەیە ئیتر بەرەو پاییزی شەڕین؟ وڵای ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان ئەمانەوەی یارمەتی و هاوکاریمان هەبێت بۆ گەنجان بەڕاستی تواناکانیان نەشاردرێتەوە، نیشان بدرێتن. ئەگەر ئێمە لەگەڵیانە نەبین ئەوانیش لەوانێ بۆیان نەکرێ ئەو توانای خۆیان نیشانی خەڵک بن یان نیشانی چواردەوریان بن. بەڕاستی من ئەمەوێتە نەک هەر ئەم فستیڤاڵە چەندین فستیڤاڵی تریشیان بۆ بکەمەوە، توانایەکانی خۆیان نیشان بن و هاوکاری بن بۆ گەنجان، پشتیوانی گەنجان ببم، گەنجانی کوردستانی خۆمان. زۆر باشە، دەستەکانتان خۆش بێ. سپاس. من پێم خۆشە لەگەڵ کۆمەڵێکیش لەو کەسانی کێرە بەشدار بوون گفتوگویان لەگەڵکەم. سپاس بۆ تۆ، دەستە خۆش بێت. زۆر سپاس. بەڵێ ئێمە لێرەین کە کۆمەڵێک خانمی دەستڕەنجین لێرە کارەکانیان لە دوێنێەوە نمایش کردووە. ئەم خاتونەش کە ئەمڕۆ کۆمەڵێک کاری ڕازاندنەوەی خانمان و جلوبەرجی ئامادە کردووە بە لەگەڵ خۆیان زیاتر گفتوگۆکەم. خاتن سڵاو لێ ببێنی. سڵاو لێوەش بەیانتان باش. تۆ تا چەند دڵخۆشیت یاخود تا چەند بەمە ڕازیت کە ئەوە فستیڤاڵی لەم جۆرە بۆ ئێوە بکرێتەوە تاوەکو بتوانن کارەکانتان لێرە نمایش؟ بەڕاستی من سپاسی ئەو ڕێکخراوەکەین لەبەرەوەی کە بێ بەرامبەر توانی شوێنەکە بۆ ئێمە ئامادە بکە و بەشداری بکەین. ئێمە خۆمان وەکو
ینی من وەکو خۆم لە پێیجایشی خۆمەکەم لە ڕێی سۆشیال میدیاوە بەڵام بۆ من خۆشترەکە لێرە ئیشەکان ڕاستەخۆ پیشانی مشتری بم لە ڕێی ئەلکترۆنیۆ بیبینێ و سیقەی بە ئیشەکە نەبێ. زۆر باشە ڕۆژی دوێنێ ئەم فستیڤالە کرایەوە خەڵکێکی باش هاتۆ بۆێرە تۆکو خانمێک تا چەند کارەکانت خەڵکان بەدڵیان بوو یاخود تا چەند توانیتە کۆمەڵی لە کارەکانە خەڵک داوای کە و پیان بفرۆشی تۆ بتوانانی لێرە زیاتر سوودمەند. وڵای سپاس بخوا هەم فرۆشیشمان باش بوو هەم داواکاریشی زۆر لەسەر بوو داوای پێیجەکانە کرد فۆلۆی چاکمان بۆیە ینی هەم وەکو سپۆنسەرە هەم وەکو فرۆشتنیش ئیسفادەی هەیە بۆ ئێمە. کردنەوەی ئەم فستیڤالانە تا چەند دەرفەتێکە بۆ ئێوە کە بتوانن ئێوە بەردەوامی بە کارەکەتان بن و توانن کاری باشتر بکەن بۆی کە لە چەند فستیڤاڵی کە بەشدار. زۆر گرنگە هەبوونی پێشانگا فستیڤاڵی ئاوایی لەبەرەوەی کە ئێمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەگەین بە مشتریەکانمان خەڵکی زیاتر ئەمان ناسێ هەم پەیجەکانمان گەورە ئەبێ هەم ئەوەیە فرۆشمان زیاتر ئەبێ ئاین بۆ ئێمە زۆر خۆشە شتەکان بەسەری ئیش ئەفرۆشرێ. دەست خۆش بێ سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە ئەم ماوێشی کەماوم ڕۆژان چەند ڕۆژێکە بتوان زیاتری وەسود مەمە دووبارە سپاس بۆ تۆ بێگومان لەگەڵ ئەوەی کە کۆمەڵێک لە خانمان لێرە بەشدارن کۆمەڵێک کەسی کە کۆمەڵێک کاری جیاوازتریان کردووە ئەمەی کەی بێنن لێرە نووسراوە دنیای دانیار یەکێکە لەو گەنجانەی کە هەر لە پرۆگرامەکەی خۆمانە چەند جارێک چاوپێکەوتنمان لەگەڵ کردو بە کارە ناوازەکانی ئێستا دانیار لەم فستیڤاڵایە بەشدارە و کارەکانی لێرە نمایش کردو با بچمە لای خۆی دانیار جان چۆنیت؟ بەخێبێت باشی سپاسەکەم. بەشداربوونی لەم فستیڤاڵە تا چەند بۆ تۆ دڵخۆشیە یاخود بۆ تۆ ئەوەیە کە بتوانی کارەکانە لە پرۆگرامەکە پرسیارمان لێ کرد یەمان و خەڵک داواکاری هەیە لەسەر کارەکانە و بەڵێ لە دوێنەوە داواکاری چۆن بۆ لە کارەکان دوێنەوە سەرەتا سڵاوتان لەبێت بەخێبێن سەرچاو من دوێنێ بەشدار بم لەم فستیڤاڵەیە ئیشەکانم سۆرم بەلامەوە باش بوو بۆ خواستی خەڵکیشی سۆرم بێ باش بوو بەڕاستی لەخوا بەزابێ خواستێکی چاکی لەسەر بوو توانیمە تا ئیشەکانم خەریک بم بێەوەی و شاندی منە فستیڤاڵەکان بەشدارە بم ئێمە ئەم شوێنانش ئیشی لێەکەم ئەمێکەکەنە کارەکانم نەدوێنەوانێت زۆر باش بووە نەخوا بەزابێ خەڵکی خواستی لەسەر بوو توانیمە دە ئیشەکانم بەڕێوە بەرم سەقاش خۆم وەستاوم دەیەکە لەم ئیشانە دا ئیشی خۆشمە ئەمە دەنا حرفێکە دا ئەمەی بەردە پشتەکەی دەختەیە من خۆم دەستەکەم بە دروستکردنی حرفەکان بتێکنی کەس داوای لێ کردی دانیار بڵێ ناوی خۆمان بۆ دروستکە ئێمە یینەوە بۆ لات یاخود بە شێوەیەکی کە بڵێت چەند شتێکی تایبەتمان بۆ دروستکە لە ماڵەوە دایبنی وایە باسی کەسێکیان داوایەکەن ینی نەڕێکی بێچەوە یاخۆ نەڕێکی ئینستاگرامەوە یاخۆ سەردانی بازاڕەکانەکەن بڵێ داوای کاتەکەم لەکانی بێچەکەم هەشتێکان بێن سەلوحە و گودایکێکی ئاوا من خواستنە سەر بێ من چەند سەری بێ من بۆیان دروستەکەم دەسەکانە خۆش بێ بە هیوای ئەوەی کە زیاتر لێرە سوودمەندبی من لەگەڵتانە بەردەوام بم خۆشەویستان لێرەوە هەتاوەکو تەواوی کەپرەکانی کە هەڵدراوە خانمان لێرە بەشدارن ڕاستە هەندێکیان لێرە جارێ کەلوپەلەکانیان نێنەوە بەڵام هەندێکشیان لێرە لە ئامادەکاریان بۆی کە کەلوپەلەکانی خۆیان نمایش بکەن سڵاوتان لێبێت باشن شکر سڵاو لێبێ بەخێر بێ بەڕێزی سەرچاوم تۆ چۆن بەشدار بووی لەم فستیڤاڵە؟ پێشەکی بە خێراتنی کەناڵی پورسا دەکەم کەناڵی خۆمە لا خۆمەوە دەست پێکەم چاوتان ماجەکەم وەڵی ئەم فستیڤاڵە خوشکێکی بەڕێز نامەی نردبوو بۆ گروپەکەم من گروپمەیە گروپی دێرین هەر بەناوی دێرین چۆ لەگەڵ خوشکەچرا هاتی نێرە مێزیان کەپریان بۆ دابین کردین و زۆر هاوکاری ئەمانە بوون و بە حەقەت جای هیچ پاریان وەرنەگرتووە و هاوکاریان بوون و خەڵک بە ئەو شتانەی کارە دەستیانەی کە هەیەە بازاڕی خۆیانەکەن و بۆ بژێوی ژیانی خۆیان تا چەند دەرفەت دەستخۆشیان کە بتوانن کەلوپەلەکانتان لێرە نمایشکەن و یاخو بە خەڵکانی بفرۆشن بۆی ئێوە زیاتر سوودمەند برای بەڕێزم ئەمانەی کە لێرن هەموو کەسی فەقیر و هەژار و کەسی شەید و کەسی کەم دەرامەتن بەڕاستی ئێستا من دەستخۆشی لەو خوشکە بەڕێزانە ئاکەم کە هاوکاری ئەمانە بوون لەبەرەوەی بۆ بژێویژیان ئەسبێنێ تیاتی ئایلە لێرە من دوێنێ بەمنیوتەوە وەڵای هێچم پارە پێیاکەم بۆ نەوت
یاری من ئەگەر بەوە دەستخۆشی بەوە پێ نەزانم کە خوشکە بەڕێزاستاوە بەم گروپە ئەم گروپانی هێناوە لێرە ئاخری کردوتەوە لێرە خۆیان بازاڕی خۆیانەکەن بژێوی ژیانی خۆیان دەرەبن بە شتێ پێ نازانم من بەڕاستی دەستخۆشی لە هەموو سەر و گروپەکانەکەم دەستخۆشی لەواکەم کە هاوکاری ئەم خەڵکن کەم ئەندام و کەم دەرامەتەن لێرە توانیویانە عەرزی بازاڕی خۆیان بکەن من دەستخۆشیان لێکەم و چای یۆژ ماجەکەم من یەکێکیان خۆم لێرە بە دووشت سێشت ئەوە بەشداریم کدا بە سیرامیک زیاتر بەڵام سیرامیکانم نێنە بەڵام گروپەکەم لێرە بەشداری کردو بەس 4-5 نەواشت بە ئیشی ڕایزن بە کارە دەستی وەکو کڵاویێلاک بە شتیکەوەکو چنینی دەست بۆ بازە شتێک ئەو ئێستا لێرە حالێن لەو کەپرانی خوارو لە ئەوەی سەرەوە لێوە بەشداریمان کردووە من زۆر خۆشحاڵیشم و دەستخۆشی لەو خوشکە بەڕێزاکەم دەستەکانی خۆش بێ سپاس بۆ تۆ ئەوەی کە بەشداربووان خۆیان لێرە ئاماژەی پێیان ئەوەی کە گرنگە ئەو خانمانەی کە توانایە یاخود دەستڕەنجینن یاخود ئەیانەوێت لە ماڵەکانی خۆیان کارێک کەن سەربەخۆ بێ بتوانن ڕۆژێک هەبێت لە فستیڤاڵێکی وایە دەرفەتێکیان بۆ بڕەخسێ بتوانن کەلوپەلەکانیان لێرە ساغ بکەنەوە بێگومان ئەوان سوودمەند دەبن ئەمەش بۆ خۆی لە خۆیان لە ناو سنتەری شاری سلێمانیا لە سەرای سلێمانیا هاتوون لێرە لەم فستیڤاڵەیە بەشدارن خەڵکانێکی زۆریش هاتوون ئەو کەلوپەلی ڕازاندنەوەی خانمان و بێگومان کۆمەڵێ جلوبەرجی تایبەتیشی تایە کە بتوان ئەو بەدەستی بێنن بۆیە ئەمە زۆر گرنگە کە بەردەوامی هەبێ و بتوانن زیاتر سوودمەند بن ئێستا نەچمە لای خانمێکی کە خاتون سڵاو لێ بێت بانی باش تۆ چۆن بەشدار بووی لەم فستیڤاڵ والله سەرەتا بە خێراتنتانەکەم بەشدارم بەکارە دەستەکانی خۆم ئەم ڕێکخراوە ئیشێکی جوانیان بۆ کردوین و بێ بەرامبەر دەستیان خۆش بێ و لە شانساوێ زۆر باشە لە دوێنێەوە کە فستیڤاڵە کراوەتەوە تا چەند بۆ تۆ سوودمەند بووی کە خەڵکانێکی زۆراتون سەردانیان کردووە بووی کە بتوانن کەلوپەلەکان ببین و بشتوانن تۆ لێرە هەندێکیان ساغ بکەیت بڵێ ڕاستەکەی زۆرینەی خەڵک حەزی لە ئیشی دەستە ئیشە دەستەکان بەڕاستی ئەگەر هەر بیتە هەر پێشانگایەکەوە هەر شوێنێکەوانێ ڕەواجی خۆی هەیە یعنی خەڵک زۆر حەزی لێتی و ئەلحەمدولیلا من زۆر باشیش بووم دەستەکانە خۆش بێ بە هیوایەوە من دەرفەتێک بێ بۆیە کە بتوانن زیاتر بەردەوام بن لە کاری خۆتان دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بێگومان ئەتاوەکو ئێمە بڕۆین چەند خانمێکی کەش لەو سەرەوە لەگەڵمانان کە بتوانین زیاتر گفتوگویان لەگەڵا بکەین بەڵام ئەوانیش هەموویان سەرقاڵن بەوەی کە بتوانن مێزەکانی خۆیان جارێکی تر بڕازێنەوە ئەمڕۆ پێشوازی لە خەڵک بکەن واشی بینی خەڵکانێکی زۆر ئێسای تر بەڕێوەن بۆی کە ئاماشتەکانیان ئامادەکەن بێن لێرە سێری کەلوپەلەکانیان بکەن ئاری سەحەر من ئەگەڕێمەوە لای ئێوە ئەگەر ئێوە هەر پرسیارێکی کەتان هەبێ بۆی کە بتوانن زیاتر زانیاری لەسەر ئەم فستیڤاڵە وەربگرن بەڵام ئەم فستیڤاڵە بەردەوامی هەیە بۆیە ئەگەر هەر کەسێک ئارەزومەند بێت ئەتوانێت لێرە هەتاوەکو 6 ئێوارە ئێرە کراوێ و لێرە ئەتوانن بێن بینەری ئەم فستیڤاڵە و کەلوپەلەکان بن دەستە خۆش بەسەرکەوە سپاس بۆ تۆ سپاس بۆ کەسانی کە قسان بۆ مایکی ڕۆژێکی نوێ کرد بۆ کورسات هیوادارینەوە کەسانێکە ئەرزویان لەم فستیڤاڵە هەیە تا کاتژمێر 6 ئێوارە وەکو هاوکارمان سەحەروتی کراوەیە